کتێبە بریتیە لە نووسینەوەی یادداشتەکانی من لە ماوەی ساڵانی 2014 تا 2021 کە لە دوو خوری پەرلەمانی عێراقدا من ئەندامی پەرلەمان بووم و کارم لەسەرەوە کردووە کە چۆن وردەکاری و نهێنیەکانی پشتی پەردەی ئەو ڕوودا و یاسا و بڕیار و دۆخە سیاسی کە لەو ماوەیەدا هەبووە بەتایبەتیش لەو ماوەی من لە پەرلەمان بووم هەندێک ڕووداوی زۆر گرنگ ڕوویاندا وەکو ڕیفراندۆم وەکو ئیتیفاقیەی بینی یەکێتی و گۆڕان مەسەلەی پرسی بودجە و یاسای بودجە لە پەیوەندیەکانی نێوان هەرێم و بەغدا هەموو ئەو پرسانە من قسەم لەسەر کردووە و وردەکاریەکانم شی کردوێتەوە وەکو تەقلیدێکیش خۆتان دەزانن کە کەسێک لە پۆستێکدایە بەتایبەتیش لە دنیای خۆرئاوا باوەکە دوای پۆستەکە دێت یادداشتەکانی خۆی دەنووسێتەوە و من ئەوە ئیلتزامێکی ئەخلاقیە بەرامبەر بە خەڵک چووکە من نوێنەری خەڵک بووم هاتووم بە خەڵک دەڵێم بە شەفافیەتەوە ئەمە ڕوویداوە و ئەو قەرار و ڕووداوانە بەم شێوە بوون و ئەوانە کاریگەریان لەسەر دروستکردنی ئەو بڕیارانە هەبوو ئیتر کتێبەکە بریتێت بۆ پاشکۆی وێنە و بەڵگەنامەکان 600 لاپە ڕێگە بێ من کارم لەسەرەوە نەکردوەوەی کە لە پەرلەمان یان با بڵێن لە سایتی پەرلەمان دەست دەکەوێت و بڵاو دەکرێتەوە بەشێکی کەمی ئەو شتانن کە خەڵک دەیزانن بەشە هەرە زۆرەکەی ئەوەن کە خەڵک نایزان و تامەزرۆن بە دوای دابچنی و ڕاستەکانیان دەدەکەوێت من سێ مانگ و چەند ڕۆژێکم پێچوو لە نووسینەوەی کتێبەکە چونکە لە ڕاستیدا من ڕۆژانەی خۆم دەنووسمەوە هەموو ڕۆژێک هەر ڕووداوێک ڕوویدا بێ هەر کۆبوونەوەیەک بوو بێ هەر هەڵوێستێک هات بێتە پێشەوە من ڕۆژانە تۆمارم کردووە و ئەوە بوو بە کەرەستەیەکی باش بۆ ئەوەی من بتوانم کاری لەسەر بکەم لە ماوەی سێ مانگ و چەند ڕۆژێک توانیم کتێبەکە وەکو نووسین تەواو بکەم ئەوی تری ئەو ماوەیە کە خایەندی ئەوە پەیوەندی بە لایەنە هونەریەکەوە